ئەجێڕنەوە یەکێک لە پادشاکان بانگی سێ وەزیرەکەی خۆی ئەکات پێیان ئەڵێ یەکی کیس هەڵگرن و بڕۆن لەم باغا باشترین بەرووبوومم بۆ لێ بکەنەوە بۆم بهێنن. ئەم وەزیرانە سەریان ئەسڕمێ ئەڵێ بۆ خاتری خوا ئەبێ ئەم پادشایە چی پێویستی بە بەرووبوومی ئێمەی هەبێت. وەزیری یەکەم ئەچێت باشترین بەرووبووم لێ ئەکاتەوە خۆی هیلاک ئەکات ماندوو ئەبێت کامە بەرووبوومی جوانە لێ ئەکاتەوە ئەی خاتە کیسەکە. وەزیری دووەم ئەڵێت پاشا هیچ پێویستی بەم بەرووبوومەی من نییە تەڕ و وشک ئەداتە بەرێ باش و خراپی تێ ئەکات کیسەکە پڕ ئەکات. وەزیری سێم ئەڵێ جا من بۆ خۆم هیلاکەم دڵنیام وەزیر هەر سەیری کیسەکەش ناکات بۆیە بەس گەڵای دارەکان تێکات و ئەمەی شتی خراپە تێکات مهم پڕی کا کیسەکە. لە بەیانی ئەڕۆنەوە بۆ لای پادشا ئەڵێت کوان ئەم سێ وەزیرەم بۆ بانکەن بەخۆ بە چیسەکانی بێن. ئەمر ئەکا بە دارودەستەکەی کەوا ئەم سێ وەزیرە بەند کا لە شوێنێکەوە هیچ کەسیان نەگاتێ تەنها خۆی و کیسەکەیان بەند کات و هیچ خواردن و خواردنەوێتیشیان پێ نەدرێت. ئەوەی وەزیری یەکەم کەوا خۆی هیلاک کرد بەرووبوومەکەی باش بوو لەم سێ مانگەیە خواردی و باخۆشی و بەبێ ناڕەحەتی ئەم سێ مانگەی بەڕێ کرد. ئەمەی دووەم کەوا گوێی پێ نەدا کەم تەرخەمی کرد تاوەکو سێ مانگەکەی بەڕێ کرد زۆر بە ناڕەحەتی و ئەزیەت و ئازاری بینی. ئەمەی سێم نەیتوانی مانگێک بژی و چونکە هەوڵی نەدا بۆ ئەوەی کەوا کیسەکەی پڕکات لە بەرووبوومی چاک هەر لە مانگی یەکەمدا مرد. بۆیە موسڵمانی بەڕێزم سەیرکە ئەم دنیاش باخێکە بێستانێکە کەوا تۆ هەوڵی بۆ بدەی کیسەکەت پڕکەی لە کار و کردەوەی چاکە وەڵڵاهی لە قیامە کە مردیت لە ناو گۆڕەکەت تەنها کیسەی کار و کردەوەکانت لەگەڵ ئەبێت. ئەگەر بێت و کار و کردەوەکانت چاکە بێت ئەگەر کیسەکەت پڕ کرد بێت لە کار و کردەوەی چاکە دڵنیابن مەرحەلەکانی دوای مردن تاوەکو ئەچتە بەهەشتەوە بەبێ ناڕەحەتی ئەبڕیت. هەر وەکو وەزیری یەکەم کەوا پڕی کرد لە بەرووبوومی چاکە خۆی هیلاک کرد ناڕەحەتی نەبینی لە سێ مانگەیەدا. بەڵام ئەگەر بێت و کەم تەرخەم بی گوناه و تاوان ئەنجام بدەی لەگەڵ ئەوەش کار و کردەوەی چاکە بکەی لە مەرحەلەکانی دوای مردنت ناڕەحەتی ئەبینی لە قەبر سزا ئەبینی لە ڕۆژی حەشرا سزا و ناڕەحەتی ئەبینیت لەسەر پردی سیڕاتا بە ناڕەحەتی ئەتوانی پەڕیتەوە. بەڵام ئەگەر بێت و هەر کەم تەرخەم بیت و گوێی پێ نەدەیت کار و کردەوەی چاکە ئەنجام نەدەیت ئەوە دڵنیابە هەر لە دوای مردنتەوە ناڕەحەتی دەست پێ ئەکات و سزا و ئازار و ئەشکەنجەی خوای پەروەردگار دەست پێ ئەکات. بۆیە هەوڵدە لەم دنیادا کیسەکەت پڕکە لە چاکە ئەگەر بێت و کیسەکەت پڕکەی لە چاکە وەڵڵاهی مەرحەلەکانی دوای قیامەتت دوای مردنت بەخۆشی ئەبڕێت و تا